سڵاوتانی گەم کاتتان باش بە نامی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لە ماوەی ڕابردوودا شاندێکی کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجە بە سەرۆکایەتی سەرۆکی کۆمەڵەکە لەگەڵ دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانی کە لە ماوەی ڕابردوو هەیان بووە. من لەسەر ناوەڕۆکی کۆبوونەوەکە دەوەستمەوە ئەو داواکاریانی کە ئەمان هەیان بووە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چی بووە و چەندەم داواکاریانن تاکوی ئێستا کە من گفتوگۆ لەگەڵ میوانەکەم بە ڕستکاوی لوقمان دەکەم چەندی لێ جێبەجێ کراوە. بابەتی مینحەی بەرکەوتوان و دۆخی توشبووان لە ئێستادا کە چەندە توشبووەکان پێویستیان بە چارەسەر هەیە لە دەرەوە، بە تایبەتی لە ماوەی ڕابردوو لە ڕێگەی چەند کەناڵێک و لە ڕێگەی چەند هەوڵێکەوە هەوڵی ئەوە درا کە بەشێک لە بەرکەوتوان بە تایبەتی ئەوانەی کە ژماران پێم وابێت 25 کەس بوو دەبوو بەزوی ڕەوانەی دەرەوە بکرێت بۆ چارەسەرکردن. هیچ لەم ژمارەی ڕەوانەی دەرەوە کرا حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵ وردەکاری دیکە هەر سەبارەت بە کێشە و گرفتەکانی ئەمان و داواکاریەکانی ئەمان لە ئێستادا میوانداری بەڕێز کاک لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵەی کیمیابەرانی هەڵەبجەم کردوەکە. لوقمان سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بێت. سڵامانێ بۆ بەڕێستان بەناوی خوای گەورە میهرەبان. دەستخۆشیم هەیە بۆ ئێوەی بەڕێز و دیارە ڕاگەاندن دەوری کاریگەری هەیە بۆ گەیاندنی معانات و کێشەکان. هیوادارین ئەم بەرنامەیەش ببێتە پەیامێک بۆ ئەو بەرپرس و کەسایەتیانەی کە دەتوانن گۆڕانکاری لە ژیانی و لە بارودۆخی قوربانیەکان بە دڵنیایی ئامانجی بەرنامەکە شەرەوەی دووبارە بەخێر بێت. پێم خۆشە لە کۆبوونەوەکەی نێوان ئێوە و دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و دەست پێ بکەم. ئامانجی کۆبوونەوەکە چی بوو و گەشتن بە چی دەرئەنجام و نەتیجەیەک؟ دیارە ئەو کۆبوونەوەیە لە دەرئەنجامی چەند هەوڵێکی کۆمەڵەکە دروست بوو بەهۆی ئەوەی کە من دەرفەتێکم بۆ هەڵکەوت لە دیدارێک جنابی سەرۆکی حکوومەتم بینی و لەوێ باسم لە معاناتی قوربانیەکان کرد و لە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە ئەنجومەنێکی خۆڕسک دروست بووە لە کەسایەتێک دیارەکانی هەڵەبجە. منیش لەوێ وەکو کەسێکی ئەو ناو ئەنجومەنە جنابی سەرۆکی حکوومەتمان بینیوە لە مەسیف دووبارە. دیارە هەموو چیون توێژەکانی هەڵەبجە باسییان لە معاناتەکان و کێشەکانی خۆیانیان کردوە. دووبارە منیش لەوێ باسم لە بارودۆخی بەرکەوتوەکان کرد و ژیانیان و معاناتەکانیان. دیارە لە دوای ئەو دوو دانیشتە دەرفەتێکمان بۆ ڕێک خرا کە لەگەڵ جەنابی کاک دکتۆر ئومێد سەباح دانیشین کە ئێمە توانیمان مەجموعەیەک لە بەرکەوتوەکانی هەڵەبجە و دەرەوەی هەڵەبجە لە بالیسان و ئەوانش دوو نوێنەری ئەوانیش لەگەڵ خۆمانە ببینە دیوانی ئەنجومەنی وەزیران کە بەسپاسەوە جەنابی کاک دکتۆر ئومێد و ئەو ستافەی کە هاوکاری بوون بە وردی گوێیان لە معاناتەکانی ئێمە گردووە، گوێیان لە ئەو داواکاریان نەگرت کە ئێمە هەمان بوو. داواکاری زۆر ڕەواوە ئەو نائەدالەتی کە بەرامبەر بە ئێمە کرابوو بەڕاشکاوی کاک دکتۆر زۆر بە پێداگری و زۆر بە جەختکردنەوە کە لەسەر ئەوەی ئەوانەی کە بەرامبەر بە ئێمە کراوە نەدەبوایە بکرێت کە بەداخەوە ئەو نائەدالەتیە لە پەرلەمان بە یاسای چاکسازی منحەی بەرکەوتوەکان ڕاگیرا بوو کە ئەو زڵمە لە هەموو فراکسیۆنەکانەوە بەرامبەر بە قوربانیەکان کرابوو. بۆیە بەڕێزیان بەڵێنیدا کە هەموو داواکاریەکانمان بۆ جێبەجێ بکات. باشە، ئەگەر پێم بڵێ بە ئەلفوبا و جیم داواکاریەکانی ئێوە چی بوو لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران و تاکو ئێستا کە من گفتوگۆ لەگەڵ بەڕێزت ئەەکەم کەوەکو نیەت باشیەکی دیوانی ئەنجومەنی وەزیران وەکو بەڕێزدا ئاماژەت پێکرد بۆ بەدەمەوەهاتی داواکاریەکانی ئێوە چەندی جێبەجێ کراوە؟ ئەو داواکاریانە کە ئێمە هەمان بۆ ئەو کاتێک کە خستمانە بەردەم بەڕێزیان مەسلەی گێڕانەوەی منحەی بەرکەوتوەکان بوو کە خۆشبەختانە لە ماوەیەکی زۆر کەم بڕیارەکە دەرچوو و هەموو ئەو بەرکەوتوانەی کە منحەکانیان ڕاگیرا بوو ئەوەش کە بۆ ماوەی ساڵێک بۆ ڕاگیرا بوو زیاتر لە ساڵێک بۆ ڕاگیرا بوو هەمویانیان بۆ گەڕانەوە کەەوە جێگەی دەستخۆشی بوو. لە هەمان کاتیش داوای ئەومان کرد ئەو بەرکەوتوانەی کە لەسەر گیرفانی خۆیان لەبەر بەڕێنەکردنەوەیان بۆ ماوەیەک خۆیان نشترگەریان کردبوو بەڵێنیدا کە ئەوەشمان بۆ بگەڕێنێتەوە کە خۆشبەختانە ئەوە ئێستا کراوە بە چەک و بڕیارە لە دوای سەری ساڵەوە ئەوانیشان بۆ سەرف بکرێتەوە. مەسلەیەکی تر مەسلەی بەڕێکردنەوەی بەرکەوتوەکان بە وڵاتی ئێران دیارە
پێشتر لە 24 کە جەنابی سەرۆکی حکوومەت هاتە هەڵەبجەوە بۆ دانانی بەردی بناغی پردی تۆقود ئێمە لەوێ یاداشتێکمان پێشکەش کرد لەو یاداشتە باسمان لەو بەڕێکردنەوە کردبوو لە وەڵامی ئەو یاداشتەی ئێمە داوا کرابوو لە وەزارەتی تەندروستی وەزارەتی کاروباری شەهیدان کە ئەم داواکاریی کۆمەڵە جێبەجێ بکرێ و بریندارەکان بەڕێ بکرێنەوە بەداخەوە ئەوەی کە ئەکەوێتە ئەستۆی وەزارەتە مەعنیەکان بە تایبەتی تەندروستی و شەهیدان زۆر مەماڵەتەڵاکەن لە مانگی چوارەوە تا ئێستا نەیانتوانیوە لیژنەیەک پۆلێنی ئەو کەسانە بکە کە پێویستیان بە چاندنی گلێنەی چاوەیە لە دەرەوە بۆیە ئەوە لە ئەستۆی هەردوو وەزارەتە دیارە ئێمە لە دانیشتنی دووەمان لەگەڵ جەنابی کاک دکتۆر ئومێد جەختمان لەسەر ئەوە کردەوە کە ئەو نووسراوەی بەڕێستان بۆ جێبەجێ ناکرێت دیارە ئەوانیش دووبار نووسراوێکیان کردوێتەوە بۆ وەزارەتە پەیوەنددارەکان کە جەختیان لە جێبەجێکردنی نووسراوی پێشتر کردوێتەوە لە هەمان کات باسمان لەوە کرد کە ئەو نەخۆشخانەیە کە بۆ بەرکەوتوانی کیمیاباران دروست کراوەمان بە دیاریکراوی لەسەر نەخۆشخانەکە پرسیاری دیاریکراوم دەبێت بەڵام پێشەوە ئێوە لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە بۆ ئەوەی کە کاتێک کێش و گرفتێک دێتە بەردەم کۆمەڵەکەی ئێوە بۆ لایانی معنی بێ بەدەم داواکاریەکانی ئێوە و هەموو کاتی ئێوە نەگەن ئەنجومەنی وەزیران ئەو لایەنە معنیە کییە؟ بەڕاشکاوی ئەگەر ڕاستی بڵێن وەزارەتی کاروباری شەهیدان وەزارەتی تەندروستی بەرپرسن لە کەیسی قوربانیانی کیمیاباران وەزارەتی تەندروستی بۆ چارەسەرکردنیان وەزارەتی کاروباری شەهیدانیش بۆ ئەو گرفتە یاسایانەی کە دێنە پێشیان بەداخەوە ئەوەی کە ئێمە خۆمان هەوڵمان نەدا ئەوەی کە خۆمان قۆڵمان بۆ هەڵنەماڵی چاوەڕێ ئەوانمان کرد هیچیان جێبەجێ نەبوون ینی لەو نووسراوەوە دەرەکەوێت کە لە دوای 24ەوە کراوە بۆ وەزارەتە معنیەکان بۆ دیاریکردن و بۆ دیاریکردنی لیژنەیەک بۆ پۆلێنکردنی بریندارەکان هیچ جێبەجێ نەکراوە بەڵام ئەو دەسەڵاتەی کە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بووە لە ماوەیەکی زۆر کەم بەڵێنەکانی جێبەجێ کردووە بۆ ئێمە هیوادارین چۆن لە ڕابردوو کەیسی بریندارانی کیمیاباران لە ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرێم چاودێری ئەکرا بۆ هیوادارین ئەم کەیسانە خۆیان چاودێریان بکەن بەڕاستی شتێکەیە بە ناوی پرۆسەی نادنە دەرەوەی بەرکەوتوانی چەکی کیماوی بۆ چارەسەر بەداخەوە پێشتر پرۆسە هەبوو و بەڕێ ئەکران و وەجبە ئەو بەرکەوتوانەی کە پێویستیان بە چاندنی گلێنەی چاو هەبوو بەڵام کاتێک دەسەڵاتەکان شۆڕ کرانەوە بۆ ئیدارەی خۆجێیی پارێزگای هەڵەبجە ئەو پرۆسەیە مرێنرا ئەو چوار بەرکەوتەیە کە ڕەوانەی دەرەوە کران بەهۆی بێ ئەزمموی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە بۆ ئەو دەرخستەی کە کردبووی بۆ ئەو بەڕێکردانەی کە کردبووی هەر چوار نیشتەرگەلێکە چاوەکانیان لە دەستدا دیارە ئەم بەرکەوتوانە کاتێک چاندنی گلێنێت چاویان بۆ کرێت خاڵی یەکەم ئەبێ ئەو بەرکەوتە بۆ ماوەی 72 ساعت تا ئەتوانە بڵێم تا هەفتەیەکیش لە ئێران بمێنێتەوە تا ئەو دکتۆرە چەند جارێک بیبینێتەوە خاڵی دووەم ئەم بەرکەوتەیە ئەبێ بەردەوام لە کاتێک کە دکتۆرەکە بۆی دیاریەکات بڕواتەوە بۆ ئێران دیارە ئەمان ئەو بەرکەوتانەی کە ئاماژەم پێکرد چاویان لە دەستدا بەهۆی بێ ئەزمون و بەهۆی بێ تەجروبەی ڕابردووی بەڕێوەبەرایەتی هەر بەرکەوتەکانیان بردووەتە ئێران بەداخەوە لە مەرزی باشماخەوە دەستیان لێڵگرتوون خۆیان ڕۆشتون قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە ئامادەکردنی ئەو دەرخستەی کە بۆ ناردنەرەوەی بەرکەوتوان ئامادەکرا هیچ ڕاو بۆ چوون و پێشنیارێکتان نەبوویەوە بەداخەوە ئێمە بە فەرمانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە فەرمانی وەزیر ئێمە ئەندامی ئەو لیژنەیە بووین و بەبێ ئاگاداری ئێمە ئەو دەرخستەیە کرا و تەنانەت لە کۆنووسی کۆتایی ئێمە وەک کۆمەڵا واژۆمان نەکرد چونکە ئەو واژۆمان نەکرد ئەو دەرخستەیە کە چۆتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەبێ واژۆی کۆمەڵی قوربانیان چوە لەبەرەوەی ئێمە کاتێک دەرخستەکەمان بینی هەستمان کرد بەوەی کە ئەم دەرخستەیە کەم و کوڕیتی ئاە و هەر دەرئەنجامێک لەم دەرخستەیە بکەوێتەوە سەرکەوتوو نابێ بۆیە پێش ئەوەی کە ئەوە ڕووبدات ئێمە ئەعلانمان کرد فشاریان لێکردین لە ئاستی وەزارەت لە ئاستی بەڕێوەبەرایەتی کە ئێمە ئەو کۆنووسە ئیمزا بکەین و بریندارەکانیان کرد بە گژمانە گوتمان کاکە گیان ئەم دەرخستەیە بەرکەوتەی کیمیاباران بڕواتە ئێران نەشتەرگەری چاوی بۆ بکرێ بەڵام ئەبێ ڕافقەکەی لەسەر گیرفانی خۆی بڕوا ینی ئەمە مەهزەلەیە ئەمە ڕابواردنە بەو خەڵکە ینی تۆ بەرکەوتەکە ئەگەر تۆ هەست بە ئازارەکانی بکەی ئەم بەرکەوتۆ جاری وا هەیە هەتا ئەو چاوەی دەزەکەوێت 20 ڕۆژ ئەمێنێتەوە لە ئێران ئەم 20 ڕۆژە بە حسابی ئەو دەرخستەی کە بەڕێوەبەرایەتی دروست ئامادەی کردووە ئەبێ ئەم 20 ڕۆژە بەرکەوتەکە خۆی پارێ مرافقەکەی بدات کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا ڕەوانی کە ئەمە
تقدیر نییە لە قوربانی ئەمە بەڕاستی سوکایەتیکردنە دوای ئەوە یەک اجتماع و ئاماژی پێ بکەم ئەو بەرکەوتوانی کە چاندنیک لێنێ چاویان بۆ کراوە بە حسابی خۆیان لەبەرەوەی تەکلیفە لەسەر حکوومەت دروست نەبێ هەر ئەو ڕۆژە نیشتەگەریەکان بۆ کراوە لە هۆڵی ئۆتێلەکە باریان کردو ناویان بۆ گاراج بەڕێیان کردوون لەبەرەوەی وەڵام بۆ ئەوەی کە حکوومەت مەسروفی لەسەر زۆر نەبێ هەر چوار چاوەکەی کە نیشتەرگەریان بۆ کرابوو کە یەکێکیان ناوی هەڵاڵە جەلالە یەکێکیان ناوی گەلاوێش ببوورە لاو حەمە ڕەشید ئەڵڵا وەیسە یەکێکیان ناوی سەروین عەلی مەحموودە یەکێکیان ناوی کاک ناسرە هەر چوار چاوەکە لە دەست درا لەبەرەوەی نەڕۆشتنەوە بۆ لای دکتۆرەکە و خاڵێکی تریش وەڵا ئەم دکتۆرە بەگران نیشتەرگەریان بۆوەکە ئێمە دکتۆرێکی ترمان دۆزیوەتەوە بارزانترێکە دکتۆرەکەیان گۆڕیوە دیارە بەرکەوتوانی کیمیابەران جیاوازە لە کەسێکی تر کە پێویستی بە چاندنی گلێنەی چاوە بێ کەسێک ئەگەر بە حادثەی سەیارە بە هەر شتێک چاوی فشاری لەسەر دروست بێت ئاسانتر و چاکتر قەرەنی وەرەگرێ بەڵام ئێمە لەبەرەوەی کۆ چاوەکەمان نەخۆشە لەبەرەوەی کۆی چاوەکە بەرگازی کیمیایی کەوتووە ئەم دکتۆرانە پێش مەرحلەی یەکەم سپێنەی بۆ زەرە ئەکەنەوە دوای 6 مانگ دوای 8 مانگ ئەنجا قەرەنەکەی بۆ دانێن ئەم پرۆسەیە پێشتر لەکوێ چارەسەر دەکرێت ئەم پرۆسەیە پێشتر سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئیدارەیەدا پێشتر سەرۆکایەتی هەرێمی ئیدارەیەدا زۆر لێ ڕازی بوون و ئەو نیشتەرگەریانەی کە ئەکران سەرکەوتوو بوون و وەزارەتی کاروباری شەهیدان ئیدارەیەدا بۆیە ئەو کاتێک کە دەسەڵاتەکان شۆڕ کرایە بۆ بەڕێوەبەرایەتی گشتیەکان ئەم مەحزەرە دروست بووە کە ئێستا ئەو نەخۆشخانەیە بۆ بەرکەوتوان دروست کراوە بەداخەوە باوەڕ ناکەم بەرکەوتەیەکی کیمیابەران لەو نەخۆشخانەیە حاڵەتی تێک بچێ شەوێک لەوێ بمێنێتەوە ئەوەندەی من لە قسەکانی بەڕێزت تێگەشتم کێشەکانی ئێوە ئەوەندەی پەیوەندە بە لایانی ئیداری و خۆجێری پارێزگای هەڵەبجە ئەوەندە پەیوەندی بە دەرەوەی هەڵەبجەوە نییە بە دڵنیایەوە من وا تێگەم لە ئەرزی واقعیش وام بینیوە ئەو داواکاریانەی قوربانیانی هەڵەبجە بگاتە بەرپرسیانی سەروی هەرێمی کوردستان چه جەنابی کاک قوباد بێت چه جەنابی کاک مەسرور بێت چه جەنابی سەرۆکی هەرێم بێت ئێمە پێشتر تەماسمان لەگەڵا کردوون زۆر بە ئیجابی وەڵامە دەنەوە بەڵام کاتێک تۆ نازانی یعنی ئێستا من لەم لیژنەی کە لە وەزارەتەوە هاتووە بۆ لەسەر ئەو داوایی ئێمە کە بێن تحقیق بکەن لەو نەخۆشخانەیە داوای پلاتینیان کردووە ئەو پلاتین بهێنن بۆ ئەوەی ئەگە بریندارێک شوێنێکی شکا خۆیان عملیاتی بۆ بکەن پارەی پلاتینەکە نەدا یعنی من نەمبینیوە تۆ کرێکارێک بگری نانی نیوەڕۆی بۆ نەکڕی بڵێ وەڵام من چەرەسات و بۆ کڕم لە کاتی سەعاتەکە کە ئیسراحەت دەکەی چەرەسات بخۆ تۆ علاجەکەی بۆ دابین بکە تۆ ینی ئێمە ئەم نەخۆشانەی ئێمە چارەسەریان هەیە بەڕێزم باشە کاک لوقمانخۆ ئامانج و مەهامیکردنەوەی نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە پارێزگای هەڵەبجە بۆ ئەوە بوو کە ئەم کێشە و گرفتانەی کە لە ڕووی پزیشکیەوە ئێوە هەتانە بە کۆتایی پێبێت بۆ لە دوای ئەمەش ینی ئەم کێشەیە بەردەوامە بەداخەوە هەتا و نەخۆشخانەیە دەست بەکار نەبوو بوو کێشەکانی ئێمە وەکو ئێستا خراپ نەبوو بوون و ئەو نەخۆشخانەیە وای لێ کردین کە ئێستا ئەو قونسڵ و سەفیرانەی دێنە هەڵەبجە شانشانێنە لەگەڵیان ئەیان بەنە نەخۆشخانەکە تەمویلیان لێ وەرەگرن و بەبێ ئەوەی بەرکەوتەکانی کیمیابەران ئەوانەیان کە باری تەندروستیان زۆر خراپە بە هەڵە قسەکەم نەڕوە ئیسفادەی لێ ناکەن یانی ئێستا ئەو بەرکەوتوەیە کە لە ماڵەوەیە ئەبێ بێتە لای دکتۆرێک لە سلەیمانی علاج وەربگرێ لەبەرەوە علاجی ئەوەی پێدەن علاجێکی کەمە و نسبەتی علاجەکە مەحدودە و ئەگەر دکتۆرەکە بۆی بنووسێ 5 علاج بۆ ئەو نەخۆشە لە سەیدەلەکە دوانی هەیە بۆ شێ بکەم کاک لوقمان ئەو حاڵەتانەیە کە وەکو بەرکەوتوانی چەکی کیمیایی لە نەخۆشخانەکە چارەسەر وەردەگرن کامانن بەداخەوە ژمارەیەکی زۆر لەو خەڵکانەی کە لەوێ چارەسەر وەرەگرن بەرکەوتەی کیمیابەران نین کە بۆتە شوێنێک بۆ دەستخۆشی و بۆ سپاس و بۆ پێزانینی یەکتر ئەمە خاڵێک ئەو کەسانەشی کە لەوێ علاج وەرەگرن ژمارەیەکیان تەقەن ڕێژەی برینداری جیاوازە لە 140ەوە هەیە تا لە 100 ئەو کەسانەی کە سوود لەو نەخۆشخانەیە ئەبینن ڕێژەکانیان لە خوارەوەی ئەو کەسێک کە لە سەروی 60ەوەیە هەم ئەو علاجەی قدرەتی ئەو چارەسەرەی نییە و هەم علاجەکەش کافی نیە یعنی هێشتا دکتۆری چاو لەو نەخۆشخانەیە نییە هێشتا ئەو نەخۆشخانەیە ئەگەر تۆ ئێستا لەم سەعاتە بەرکەوتەیەک باری تەندروستی تێک بچێت ئەبێ لە تەواریەکە داخڵ بکرێت تا ئێستا یەک بەرکەوتەی کیمیابەران لەو نەخۆشخانەی وەفاتی نەکردووە لە تەواڕی لە تەنیشت خەستەخانەکەەوە لە هەمان کاتا بۆ زانیاری هەموو لایەک ئەم نەخۆشخانەیە لە ڕۆژ ئفتتاحکردنەکەی دکتۆر ڕێکەوت
ئەڵێ ئێمە تیمی تەواو ستافی دکتۆر و تیمی تەواومان بۆ ئەم نەخۆشخانەی دامەزراندووە. ئەم تیمە لەکوێن، ئەم ستافە لەکوێن، ئەم دکتۆرانە کە ڕەوانەی دەرەوە کران بۆ ڕاهێنران لەکوێ دەوامەکەن ئێستا. بۆیە بەرپرسیارەتی ئیداری خۆشیایی هەڵەبجە بەرپرسە جەنابی پارێزگار جەنابی قایمقام و دواترش بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە لە ژیانی ئەو خەڵکە لە ژیانی قوربانیەکان بەڕاستی 11 ڕۆژی ئەوان چی بوو بۆ داواکاریەکانی ڕۆژی بەفعلی بخێتە خزمەتی بەرکەوتوانی چەکی کیمیایی. ئەوەی کە ئەوترێ شتێکە ئەوەی کە ئەرزی واقع شتێکە ئێمە کاتێککە لە هەڵەبجە ڕەخناگرین و ئەڵێن ئەوە وانە ئێمە خۆ لە وڵاتێکی تر نین هەمومان لە هەڵەبجین جەنابی پارێزگار جەنابی قایمقام بە ئێمە بانگ بکە بڵێ ئێوە وا ئەڵێن بە ئێمە بیان بین بۆ لای نەخۆشەکان. یعنی ئەو کاتە دەرەکەوێ قسەکەی ئێمە تا چەند لە ڕاستیەوە نزیکە و ئەو نەخۆشخانەیەکی لە هیچ دەورێکی نەخۆشخانەکە ڕازی نین. بەڕاشکاوی بڵێم ئەو نەخۆشخانەیە ئێستا بۆتە شوێنێک بۆ گەرمکردنەوەی گیرفانی مەجموعەیەک و بۆتە شوێنێک بۆ کۆکردنەوەی مەجموعەیەک خەڵک کە لەوانەیە پێویست نەبێت لەو نەخۆشخانەیە هەبن. بەڵام لە هەمان کاتا بەرکەوتوەکان ئەچنە نەخۆشخانەکانی هەولێر نەخۆشخانەکانی سلەیمانی خۆیان لەسەر گیرفانی خۆیان ئەچن بۆ ئێران. ئێستا کاتێک کە من لەگەڵ تۆ قسەکەم نەخۆشێکمان بەناوی گێلاز ئەسکەندەر ئەفراسیاب لە تارانە نەشتەرگەری چاویەکە. ئێمە ئەمانەیە ئەو نەخۆشخانەیە کۆکەرەوەی هەموو بریندارەکان بێت لە هەڵەبجەوە لە بالیسانەوە لە دۆڵی مەلەکانەوە هەمووی و ئەم نەخۆشخانەیە راپۆرت بدا بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە وەزارەتی معنی کە ئەم نەخۆشانە حاڵیان وایە ئەمانیان لێرە چارەسەر ناکرێ ئەوانیان پێویستیان بەدەرەوەیە. بۆیە ئێمە ئەوە نابینەوەی کە ئێستا ئێمە لەوێ ئەیبینی ئەم نەخۆشخانەیە کۆکردنەوەیەکە بۆ مەجموعەیە گەرمکردنی سەیدەلی خۆیان بۆ ئیشاعگرتنی خۆیان و بەڕاشکاوی بڵێم ئەمە خزمەت بە چینێکەکە بۆ قوربانیەکان فرامۆش کراوە بۆ ئەوەی دەوری فعلی خۆی ببینێ و خزمەت بە بەرکەوتوانی چەکی کیمیایی بکات دەبێت چی بکرێت؟ ئەم نەخۆشخانەیە ئەبێت ئەو نەشتەرگەریانەیە کە بە پارەتی ئاکرێن لا ببرێن و ئەو نەخۆشخانەیە بۆ ئەو مهمەی کە دروست کراوە ئەو نەخۆشخانە مەسبەحێکی تیا تا ئێستا ئاوی تێ نەکراوە. ئەو نەشتەرگەریانی کە دەکرێت لەسەر حسابی ئەوەیە لە نەخۆشخانەی کیمیابارانە کاتێک کە من نتوانم ئیدارەی مناڵەکانی خۆم بکەم بچم بەدەم دراوسەیەکمەوە ئەی مناڵەکانی خۆم گولەیم لێ ناکەن. کاتێک من نەخۆشەکەم لە تەواریەکە داخڵەکرێ نەخۆشەکەی ئێمە لە ئەنوەر شێخە وەفات دەکا ئەو نەخۆشخانەی بەناوی ئێمە من داوایان لێ یەکەم تکایەکی برایانە ئەگەر ئەوە ناکەن ناوەکەی بگۆڕن بەلای ئێمەوە ئاساییە ناوەکەی بگۆڕن بە نەخۆشخانەیەک بە ناوی شەهیدێکەوە بە ناوی هەر کەسێکەوە بۆ ئەوی بەڕاستی ئەو قونسڵ و سەفیرانە نهێنن لەوێ کۆیکەنەوە و لەبەر چاوی ئەوانە مەجموعەیەک دیارە مەجموعەیەک خەڵک سوودمە نەبێت لەو نەخۆشخانەیە بانگیانەکەن و دیارە ئەڵێ ئەمانە بریندارەکانن هەموو شتێکیان بۆ کراوە بەڵام بریندارە واقعیەکان لە ماڵەوەن بریندارە واقعیەکان ئەپارێنەوە کەسێک لەگەڵ یانە بڵوا بۆ ئێران بۆ زەرعی قەرنی بۆ ینی ئەمانە ئەبێ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەم کەیسە بەدەلەوەی کەیسێکی ئینسانیە. ئێمە کاتێک هەر بارودۆخی هەرێمی کوردستانە کەوێتە مەترسیەوە باز لەوەکەین کە بریندارانی کیمیابارانمان هەیە و شەهیدی کیمیابارانمان هەیە بەڵام ناکرێت قوربانیەکان بە ئەم بابەتتان لەگەڵ دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران باس کرد؟ بەڵێ دیارە باسمان کرد و ئەوانش بە نووسراوێکی فەرمی داوایان کردو لێ کۆڵنەوە بکرێت لەم کەیسە بەداخەوە تیمێک هاتوونەتە هەڵەبجە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ کۆمەڵی قوربانیان داوای ئەویان کردووە پلاتینیشیان بۆ بکڕن بۆی کە نەشتەرگەریەکەن بەڕاستی پێکەنینە ینی تۆ بەرکەوتەی کیمیاباران داوای پلاتینی بۆ بکەیت. من داواکارم لە جەنابی وەزیری تەندروستی ئەوەی ئەو نووسراوەی کە هاتووە لەسەر داواکاری ئێمە هاتووە داواکارم ئەو لیژنەیە کە هاتووە وتەی ئێمە ژوەر بگرێت کاکە ئێمە و ئەوان نابابێن بریندارەکان ببینن و یەک شتی تر ینی ئەوەی کە ئێمە ئەیبینین ئەو قسانەی کە ئەکرێ شتێکە و ئەوەی کە واقع شتێکی ترە بەس کاروکمان ینی بۆ مە کێشە و گرفتەکانی ئێوە ئەوەندەی من متابع بم لە میدیا بەردەوام کێشەیەکی چارەسەر نەکراوە. بۆ نمونە بابەتەکە ئەوەیە حەجمی ڕادەی قوربانیەکە ئەوەندە قورسەکە دەتوانێت حکومت نەبێ یاخود ئێرادەیەکی جدی نییە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. پرسیارەکەت زۆر منطقیە بەڕاستی ئەوەی ئەو ڕقەمانەی کە ئەوترێت باشە لە میدیاکان بۆ گەرمکردنی گیرفانی مەجموعەی خەڵکە
وەگەرنا بریندارەکانی هەرێمی کوردستان لە هەڵەبجەوە تا شەقلاوە تا دووکان تا دۆلی مەلەکان تا سەرگەڵ و بەرگەڵ و هەتا هەموو هەرێمی کوردستان 808 بەرکەوتمان هەیە. یعنی ئەگەر ئەو بەرکەوتوانەی هەرێمی کوردستان کۆی گشتی هەرێمی کوردستان ئەو ئامارانە کەوتێ 8,000 و 6,000 و ئەوە بۆ تەمویلکردنی خۆیانە لە ڕێگای قونسوڵەکانەوە لە ڕێگای ڕێخانە دەوڵەتیەکانەوە. ئەوە شتێکی ترە ئەمە شتێکی درە. من بۆیە داواکارم ئێمە بین بەراوردکەین لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان 136 شەهیدیان هەیە 8,000 برینداریان هەیە. ئێمە 5,000 شەهیدمان هەیە ئەوانەی کە لە هەڵەبجە بریندارن ناگەنە 300 کەس بە هەموو هەرێمی کوردستانەوە 800 کەسمان ژمارەیە بۆ لیستی موچەی بەرکەوتوان. بەڵێ ئەو 808 کەسە منحەی بەرکەوتوانی کیمیابارانیان هەیە بە دوو وەجبە وەجبەیەکی 250,000 وەجبەیەکی 400,000. کەسی تیانە ناشایستە بێ لەم لیستە مەجموعەیەکی تیا بوو دەرێنرا بەڵام ئێستش خەڵکێکی تیا ماوە کە مستەحقنیە و لەو لیژدا نهرما بەرعاڵ ئێمە ئەوە بەجێڵین لەبەرەوەی کێشەکانمان ئێستا لە قۆناغی ترایە. من یەک شت ینی ئەبوایە ئێمە یەکدەنگ بوونایە ینی جەنابی پارێزگار جەنابی قایقام ڕۆژی قوربانیانی کیمیاباران هەڵەبجە هەموو پێوەرەکان هیچ پێوەرێکی پارێزگابوون نایگرێتەوە تەنها پێوەرێک کە هەڵەبجەی کردە پارێزگا قوربانیانی کیمیاباران بوو. ڕۆژی 11 ڕۆژی قوربانیانی کیمیاباران لە ئاستی نێودەوڵەتی ئەو ڕۆژە تێپەڕی لە هەڵەبجە هیچ چالاکیەک نەکرا. ساڵی ڕابردوو ئێمە لێرە نەبوون لە هۆڵندا بووین بە هەمان شێوە هیچ چالاکیەک نەکرا. ئێمە و سانکۆی سلەیمانی پانەڵێکمان هەبوو لەو بارە بۆیە بەڕاستی ئەوەی هەموو غەمی خەڵکی هەڵەبجەیە شتێکی ترە ئەوەی هەموو غەمی قوربانیەکانە شتێکی ترە. بۆیە ئێمە داواکارین بۆ کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان چۆن دەیان ڕاوێژکاریان هەیە با ڕاوێژکاری تایبەتیان هەبێت لە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەسەر کەیسی ئەنفال لەسەر کەیسی قوربانیانی کیمیاباران. چونکە بەڕاستی ئێمە ئەگەر ئەو یادەی ئەمساڵ لە زانکۆی سلەیمانی بکرایەتەوە لە هەولێر لەگەڵ وەزارەتی تەندروستی و شەیدان بکرایەتەوە ئەو قونسوڵانە لەوێت داوەت بکرانایە و ڤیددیۆیەک لەسەر ژیانی قوربانیەکان نمایش بکرایە بە دڵنیاییەوە ئەو وڵاتانەی کە ئێستا ئاستی چارەسەریان لە پێشەوەیە دەیانتوانی ئەو بەرکەوتوانەی کە ئێستا لە ماڵەوە بە جیهازەکانیانەوە ئەژین دادەخەجێمان هەیە کاک بەرزانمان هەیە چەند خوشکوبرایەکی ترمان هەیە ئەمانە ئەتوانرێ قونسوڵەکان بیان بنە دەرەوە ڕێکخراوی نێودەوڵەتی خێرخوازی زۆر لوقمان وەکو دوایین پرسیار بۆ لە قاڵبدانی گرفتەکانی ئێوە بۆ ئەوەی ئیشوکارەکانی ئێوە ڕێڕەوی ڕاستی دروستی یاسایی خۆی وەربگرێت نەبوون یاسایەکی تایبەت بە کۆمەڵەکەی ئێوە بەشێکی گەورەی لەم کێشەیە. بە دڵنیاییەوە یەکێک لەو گرفتانەی کە ئێستا ئێمە هەمانە ئەوەیە یاسایەکمانە بۆ بریندارانی کیمیاباران و ئێمە داواکەین لە ئاستی نێودەوڵەتی قوربانیانی گەلی کورد بناسێنرێ بەڵام لە ناو هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانەکەی خۆمان هەتا ئێستا یاسایەکمان نییە قوربانی کیمیاباران بناسێنێ و ماف و امتیازی دیاری بکە وەلایانی حکومی ئیجبارکە. هیچ پێشنیار یاسایەکە بوو بۆ بچێتە چوارچێوەی جەلساتی پەرلەمانی پەسەند بەڵێ ئێمە لە ماوەی پێشوو لەگەڵ بەڕێز کاک عومەر هەورامی پرۆژە یاسایەک ئامادەکرا لە ڕێگای ئێمەوە درا بە بەڕێزیان و ئەندام پەرلەمانێکی تریش و کراوە بە پرۆژەوە لە پەرلەمانە بەڵام تا ئێستا نەخراوەتە ئەجندای کارەکانی پەرلەمانە. بۆیە هیوادارین لە دەستەی نوێی سەرۆکایەتی پەرلەمان کارێکی جددی بکرێت لەسەر یاسای بریندارانی کیمیاباران یاسای ونبوانی تاوانی کیمیاباران یاسای پیاچوونەوە بە یاسای ماف و امتیازاتی کە سوکاری شەیدان چونکە بەڕاستی ئەم بوونی ئەم یاسایە و بوونی ئەم یاسایە دەبێتە ڕێچکەیەک بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە ئێستا زۆر سپاس بۆ بەڕێز کاک لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵی کیمیابارانی هەڵەبجە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سپاس بۆ ئێوەش هیوادارین پەیامەکەمان بگاتە شوێنی خۆی و هەستکردن بە بەرپرسیاتی بەرامبەر بۆ قوربانی. دووبارە بەخێر بێن. سپاس بۆ ئێوەش. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا تەوریکی دیکە بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.